الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين ورحمة العالمين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. وما أرسلناك إلا رحمة للعالمين. وقال الرسول الأعظم: يا أيها الناس إنما أنا رحمة المهداة. لمانجي ربيعي أنوار مولود الرسول أكرم إن صلاة وسلام لسربيه أو پیغمبرنا أزداري كماي هداية بشريت بو أو پیغمبرنا أزداري صلاة وسلام لسربيه ببركاتي أو برحماتي أو بهاتني أو دنيا بو بچراخان دنيا رزقاري بو لشوزني كفر ونفامي ونزانين مانجي مولودة قلزاري جينا وهواي وآواتي بياي بدينا. هزار رحمن دا جنابي ما وصاي مدرس كيكيك لبيت الشعركاني آوا باسي مانجي مولودي پیغمبرنا ازدارو پر خير و بركت من بوكا عزيزان و خوشويستان. پیغمبرێکی حقی مبين كراست روان صادق الوعد الأمين. پیغمبرێک مجد درو ترسينر. پیغمبرێک ماي هداية الرحمة وبركات. ام پیغمبر نازدارا صلاة و سلام لسر بێ لپێش هاتنی چەندەها مزگێنی و مژدە ئەدرا بەو خەڵکانەی کەوا لە سەرزەمینە تا مەزرۆی تروسکاییەک نەجات بوون. خوای گەورە دەرگای خێر و خۆشیان لێ بکاتەوە، لە زوڵم و ستەم نەجاتیان بێ. دایکان، باوکان، منداڵان، پیاوان و ژنان، چینی کۆی لەو داماوان و ستەم لێکراوان، خواخوایان و خوا دەرگایەکی ڕەحمەتیان لێ بکاتەوە تا خوای تەبارەک وتەعالا لە دوانزەی ڕەبیعی یەکەمە لە ساڵی فیلە لە 570 زای نییە خوای تەبارەک وتەعالا لە بەهارە کە خوا دنیای کرد بە بەهار و طەبیعەتی بەشەری کرد بە بەهار، چونکە مزگێنی و مژدەی هێنا هاتنی پێغەمبەری نازدار صلاة و سلامی لەسەر بێ لە دوانزەی ڕەبیعە و شەوی دووشەممە لە 570 زای نییە پێغەمبەری نازدار لەدایک بوو. بەڵام پێش لەدایک بوونی وەک ئاماژەم پێکرد چەندەها مژدە و مزگێنی خەڵکی ئەیان بینی، ئایا بە خەو بێ، ئایا بە ئەوانەی کەوا لە ئەستێرەگەریە شارەزا بوون، ئەوانەی کە ساحیر و جادوگار بوون، ئەوانەی کەوا لە ئەهلی کتابە شارەزا بوون، هەمیشە مژدەیانەدا دەرگای خێر دەکرێتەوە. پێغەمبەری آخر زەمان ڕەوانە دەکرێت. ئازیزان و خۆشەویستان، و هەروەها هەرم پێغەمبەر نازدارە کە باسی لەدایکبوونی خۆیەکە کە چەندەها مزگێنی و مژدە ئاماژە پێیەکە کە هەمووی نیشانەی بەرەکات و گەورەی و جاه و مەقامی و پێغەمبەر نازدارەیە سەڵات و سەلامی لەسەر بێ، و ئاماژەیەک شە بە ڕۆژی لەدایکبوونی خۆی، بە کاتی لەدایکبوونی خۆی و زەکرەیاتی لەدایکبوونی خۆی شە ئاماژە بەوەکە ئومەتە نازارەکەم لەدایکبوونی من هەروە ئاسان نەبووە. خوای تەبارەک وتەعالا ئەم هەموو مزگێنی و مژدەی داوە. بۆ نمونە ئازیزان و خۆشەویستان، لە باسی حەزەتی ئادەمە، پێغەمبەری نازدار کە باسی حەزەتی ئادەم و دروستکردنی حەزەتی ئادەم و هاتنی حەزەتی ئادەم بۆ سەرزەمینەکە باسی خۆی تایە. لەو کاتە ئادەم کە تووشی تاوانەکە بوو، گوناهەکە بوو، چاوەڕێ بوو خوای گەورە ڕەحمی پێ بکات، لێی خۆش بێ،
بەڵام نەی ئەزانی چۆن داوە لە خوا بکە. فتلقى آدم من ربي كلمات، ئەمە نەسی قورئان ئاماژە پێەکە. خوای تەبارەک وتەعالا کۆمەڵە کەلیماتی فێری حەزی ئادەم کرد کە بەوانە داوای لێخۆشبوون بکا و لێی خۆش بێت. حەزەتی ئادەم هیچی نەزانی خوای گەورە فێری کردووە. پێغەمبەری خوا ئەفەرمێت بەم شێوازە و بەم کەلیماتانە داوای لە خوا کرد، خوا لێ خۆش بوو. بۆیە عولەما زۆرێک لە مفەسیرینە فەرموون ئەو کەلیماتانەی کە خوا بۆ حەزەتی ئادەم خستە دڵیەوە کە داوای لێ خۆشبوون بکات لە خوا بە حەق و جاه و مەقامی پێغەمبەری خوا و کەلیماتانە بوو کە ئیمامی حاکم حەدیثەکەی تەصحیح کردووە. ئەفەرمێت فرمي يا ربي أسألك بحق محمد إلا ما غفرت لي. فقال الله عز وجل يا آدم كيف عرفت محمدا ولم أخلقه؟ قال لأنك يا ربي لما خلقتني بيدك ونفخت في من روحك رفعت رأسي فرأيت اسمه على قوائم العرش مكتوبا لا إله إلا الله ومحمد رسول الله، فعلمت أنك لم تضف إلى اسمك إلا أحب الخلق إليك. رواه الحاكم وصححه. أفرميت أي پروردگارا لو كاتيكوا من اندروس كرد روحك اللي روحكاني خود كرد بجاني مناو من الخلق كرد بتواوي سرم برس كرد وپروردگارا لقي عرش مكتوب يكنوسراو لا إله إلا الله ومحمد رسول الله. زانیم بەڕاستی ئەمە خۆشەویستترین کەسە بەلای تۆوە، بۆیە ناویت ئیزافە کرد پەنا ناوی خۆت، بۆیە بە حەقی ئەو ناوە کە حەقی ناوی محەممەدە خۆشتەوێ، بە حەقی ئەو ناوە لێت ئەپارڕێمەوە لێم خۆش بە، بە حەقی ئەو ناوە بە حەقی ئەو کەسە جاه و مەقامی ئەو کەسە لێم خۆش بە. خوای تەبارەک وتەعالا فەرمی یا ئادەم ولولا محمد ما خلقتك. ئەگەر محەممەد نەبا تۆ من خەڵقێک تۆم بۆیە خەلق کردووە، محەممەد لە زوڕیاتی تۆیە. ئازیزان و خۆشەویستان، بەرحاڵ ئەمە مژگێنیە و مژدەیەکە کە پێغەمبەری خوا داوێتی زکریاتی یادی لە دایکبوونی خۆیەتی کە هی ئاگادار بن لە دایکبوونی من ئاسان و سەهل نەبووە. خوای تەبارەک وتەعالا لە پێش خەڵقی منە خوا لە ئادەم خۆش بووە بە حەق و جاه و مەقامی من. ئەنە سەید ولدی ئادەمە یەومە القیامەتی وەلا فەخرە. گەورەی بەشەریەتم لە ڕۆژی قیامەتە، هیچ فەخری پێوە ناکەم لەو ڕۆژەی کەوا نەفسی نەفسی وەرکەسێ بۆ خۆیەتی پێغەمبەرم من گەورەی بەشەریەتم. ئەمە وتەیەکە و وشەیەکە و ڕستەیەکە جگە لە زادی پێغەمبەر کێ ئەتوانێم قسە بکە کە بڵێ من لە قیامەتە سەیدی بەشەریەتم؟ کێن ئەوانەی پێغەمبەر بە سەید نازانن؟ کێن ئەوانەی جاه و مەقامی پێغەمبەری خوا کەمەکەنەوە جگە لە ئەتباع و زوڕیاتی شەیطان؟ ئازیزان و خۆشەویستان، ئەم پێغەمبەرە خۆی ئاوا باسی مەقامی لە دایکبوونی خۆیەکە، باسی بێحسەتی خۆیەکە، مزگێنی و مژدەدا. ئەفەرمێت من هەر پێش لە دایکبوونەکەم خوا مزگێنی داوە بە شەرێت، هاتنی من ڕەحمەتە، هاتنی من بەرەکەتە، هاتنی من خۆشی و شادیە، هاتنی من ئازادیە، هاتنی من ڕزگاریە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر پێش لە دایکبوونم خوا لە ئادەم خۆش بوو لەبەر من، لەبەر جاه و مەقامی من. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم أغر عليه للنبوة خاتم من الله مشهور يلوح ويشهد، وضم الإله اسم النبي إلى اسمه إذا قال في الخمس المؤذن أشهد. أما قوري وبيغمبري خوا صلى الله عليه وسلم كخوا أمري كردو بهاتي بيغمبرانا مجد بدن بدواي خويان بأمتكي خويان كبيغمبري نازدار حزتي محمد كري عبد الله قريشي يت رحمة وبركاته مجد بدن ناوي لبنا ناوي خويا داناوا هزار رحمة للشيخ إسلام جنابي ما وصى مدرسي بيارا أو ذات برزو قورا أفرمي بناوي تو وشرا الكرا لدور ونزيك ريبي دركرا بقربان بن يا رسول الله ورفعنا لك ذكر اخوا. أفرميت ناوي تو من برس كردوها كي هي لشخصاتي تو بداو خوا رسوينك، كي هي أواني كوا إهانة
بذكر يادي تو مقامي توكن إلا خوار سوانك إن شانئك هو الأبتر. هزارو أوان ده ساڵە ئەم پێغەمبەرە باسی ئەکرێ ڕۆژ بە ڕۆژ گەورەی زیاتر دەرەکەوێت. ئیتر کێن ئەوانەی ئەیانەوێ محەبەت و خۆشەویستی ئەم زاتە لە دڵی مسلمانان و ئیماندارانە دەربێنن. ئەو پێغەمبەرەی خوا ناوی لە پەنا خۆیان باس کردووە، 5 فەرزە لە 5 بانگە ئەڵێ لا إله إلا الله ومحمد رسول الله. کێ هەیە بتوانێت ئەم مەقامەی دەستکەوێت جگە لە ڕەسوڵ الله نەبێت؟ کێ هەیە بتوانێت ئەم مەقامە لە پێغەمبەر بسێنێتەوە؟ ئازیزان و خۆشەویستان، هەشێخی ئیسلام جەنابی ماوەسای مدەڕیس ئەفەرمێت قوربانی ناوت چەند خۆشە، ئارەقت گوڵە و بۆنت وەنەوشە. زانایانی ئیسلام، گەورەیانی ئیسلام، عاریفان و خواناسان، دۆستانی ڕاستەقینەی پەروەردگار ئاوا مەقامی پێغەمبەریان زانیوە، نەک وەکو کۆمەڵێ مناڵ و مەزم و هەرزە و نەفام دوو لە ڕووی جەنابتان لەمڕۆدا بەکرێگیراوی غەرب و یەهود و نەسارا عەقیدەکەی محەممەدی کوڕ عەبدولوهابیان و لە شەخسیەتی پێغەمبەری خوادن و کەسایەتی پێغەمبەری خوا ئەشوبهێنن بە کۆمەڵەشتی خراپ و یا مجلیسی پێغەمبەری خوا شوێن مجلیسی خراپەوە خوا پەنامان بە. نازانم چۆن جورئەتەکەن، چۆن زاتەکەن، چۆن جوابی خوا و پێغەمبەری خوادنەوە لە بەرزەخ و لە قیامەتە. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری نازداری ئێمە خوای تەبارەک و تەعالا هەر پێش لە دایک بوونەکەی چەندین مزگێنی و مژدەی داوە بە خەڵک کەوا ئامادە بن، ئاگادار بن هاتنی ڕەسوولی ئەکرەم بە ڕەحمەت و بە بەرەکات بەڕێگەوەیە. ئەو چۆن ئێستا ئێمە چاوەڕێی حەزی مەهدین، مەهدی منتەزەر، ئەو مەهدیەی کەوا پێغەمبەری خوا ئاماژەی پێ کردووە کە لە ڕەسوڵەکی ئەوە مایەی ڕەحمەتە بە ئومەتەکەی، ئیمامی هەموو پێغەمبەرانە، ڕزگارکەری بەشەریەتە لە زوڵم و لە ناعەدالەتی، لە ستەم و لە خیانەت. ئاوا لەو کات و ساتەیشا خەڵکی چاوەڕێ بوون یەکێک بێ فریاد ڕەسیان بێ کە خوا ڕزگاریان کە لە زوڵم و ستەم بەواسطەی یەکێکەوە کە ئەویش پێغەمبەری نازدار بوو. هەر ئەو پێغەمبەر نازدارە. پێغەمبەری خوا لە حەدیثێکا کە ئیمامی بەیهەقی و طیالیسی و بە چەند سەنەدێکی دەرهاتووە ئەبی ئومامە فەرمێ وترا بە پێغەمبەری خوا قیل یا رسول الله ما كان بدء أمرك، هاتنی تۆ چۆن چۆنین بوو، لە دایکبوونی تۆ چۆن چۆنین بوو، ڕەحمەتی تۆ چۆن چۆنین بوو؟ پێغەمبەری خوا قال دعوة أبي إبراهيم وبشرى عيسى ابن مريم ورأت أمي أنه خرج منها نور أضاءت له قصور الشام. پێغەمبەری خوا فەرمێت من وەڵامی دوعاکەی حەزی ئیبراهیمی باپیرمم و هەروەها مژدە و مزگێنەکەی عیسای کوڕی مریەمم و هەروەها بینینی ئەو نورە لای دایکمەوە کە کاتێک من لە دایک بووم یان ئەو هەموو مزگێنی و مژدەکە پێی درا بە دایکم لە کاتی دایکبوونی منا. پێغەمبەر فەرمێت دایکم نورێکی پێ نیشاندرا یا نورێکی لێجیا بووە، ئەو نورە هەرچی قەسرەکانی شام و بوسرایە ڕووناک بووە. ئەمەش ئاماژەیەوەی کەوا ئەم دەسەڵاتیەم پێغەمبەرە نازدارە بەڕ و بەحر شەرق و غەرب ئەگرێتەوە خەڵکی لە زوڵم و ستەم ڕزگارەکە. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەر خۆی فەرمێت دوعاکەی حەزی ئیبراهیم چی بوو؟ فەرمێ ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. خوای لێت ئەپارڕێمەوە لەناو ئەم قەومانە ئەم گەلی منە یەکێک بنێری پێغەمبەرێک بنێری ئەم پێغەمبەرەکەی ڕەحمەت و بەرەکات بۆ ئەو خەڵکە ئاەتەکانی تۆ خوێنە بەسەریانە، فێری حکمەتیان کە، فێری عەقڵیان کە، فێری کتابیان کە، فێری عیلم و زانستیان کە، فێری سەقافەتیان کە. خوا ئەمە دوعای حەزی ئیبراهیمە، ئاەتەکانی تۆ خوێنێ بەسەریانە، فێری حکمەت و کتاب و قورئان و سونەتیان کە و تەزکیەیان کە، پاڵفتەیان کە، پاکیان کاتەوە لە ژەنگی تاوان و مەعسیەت و هەموو صیفاتە ڕەزائیلەکان. ئەی پەروەردگارە تۆ عەزیز و حەکیمی. پێغەمبەر ئیجابەی ئەم دوعای ئەبوو الئەنبیا حەزی ئیبراهیم و هانوە خوا وەڵامی دوعاکەی داوە منی بە ڕەحمەت ڕەوانە کرد. ئینجا مژدە و مزگێنی حەزەتی عیسام کە فەرمووی ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد، ئاگادار بن گەلەکەم لە دوای من پێغەمبەرێک تێ ناوی ئەحمەدە ڕەحمەتەن للعالەمینە. ئەمە ئاماژەیە بەوەی ئومەتی عیسا گاور و جوولەکان دوای ئەو پێغەمبەرە بکەون، یعنی بە پێغەمبەرەکانی خۆیان بە ئومەتەکانیان وتووە
قال كمان أمة كمان دواي أو بيغمبر بكون كلا دواي إمويت أما القرآن ما جاي بيكا يكبا يكيو بيغمبرانا مش ديان دا قال لك هذه إخوان بالرحمة بيغمبر إخوة صلى الله عليه وسلم حتى كيش لدايك بوني بيغمبر إخوة صلى الله عليه وسلم كتب كان وارد بوا كو ملك بري أروان برو مكة أروان برو مكة الرجال يك أنا جعدي كوري قيسوا أفرميت حاول كانم للشوا لدشتا ماي نوا للرجال خويا ليكو تنها من مامم لو كاتا جملة هاتف يكبو دنج يكبو أم هاتف دنج جنبو بلام أو أفرميت جملة دنج يكبو أفرميت لو كاتا دنج أي شيء أيها الراكب المعرس بلغوا إذا ما وصلتم للحطيم وزمزما محمدا المبعوث منا تحية تشيعه من حيث سار ويما وقولوا له إنا لدينك تبع بذلك أوصانا المسيح ابن مريم. أفرموا جملهم هاتفبوا أي فرموا أيها الراكب أو كساني كوا بشوا أرونو للرقا خوتان أميلنو دانشنو إساعتك آقادار بن كقشنا حطيم مكة وزمزم آقادارا خوا محمد الروانا كردوا بالرحمة وعالم تحية وسلامي إيمي بيه بقينا تحية وسلامي اللي يبكن دواي كون شويني كون يار مديدا وبيبلين إيما شوين كوتو أتباعي توين لكو ملي توين دواي دينا كيتوا كوين چونك وحزتي عيسى وصيتي بو ايما كردوا كاو بيغمبرها ايما دعاء او بيغمبر بكوين صلى الله عليه وسلم. اما چندين مزگيني ومش دواها لا كتب كان اما جي بيكرا ازان خوشويستان وهروها لو كاتي كوا هر بيش لداي بوني بيغمبري خوا صلى الله عليه وسلم جولك واحباركاني ناو مدينه ايانو اوسو خزجان بچيه ترسان عربكان بچيه ترسان ئاگادار بن پێغەمبەری ئاخر زەمان بەڕێوەیە ناوی ئەحمەدە یەت ئێمە سەرەخا ئێوە لە ناو ئەبا بەهەرحاڵ بەم شێوازە حتا ئەو دەقە و سەعاتەی کە پێغەمبەری خوا لەدایک بوو ئەحبارەکانی یەهود مژدەیاندا مزگێنیاندا وتیان ئەوە ئەو پێغەمبەرە لەدایک بووە خوا بە ڕەحمەت ڕەوانەی کردووە خۆیان بەڵام لە کاتێکا پێغەمبەری خوا هات هەموو نیشانەکانی تیا بوو لە کتابی تەورات ئاماژەی پێکرا بوو بەڵام چونکە لە خۆیان نەبوو چونکە لە هۆزی یەهود نەبوو بەڕاستی وتیان ئێمە ئیمانی پێ نایەنین وەکو قورئان فەرمێت یعریفونەه کەما یعریفونە ئەبناءەهم ئەمانە چۆن منداڵەکانی خۆیانیان ئەناسی ئاوا پێغەمبەریان ئەناسی کە پێغەمبەری حەقە بەڵام ئیمانیان پێ نەهێنا. ئازیزان و خۆشەویستان و هەروەها هەر ئەو پێغەمبەرە نازدارە لە کاتێکا کەوا لە دایکە بێ و خوای تبارك وتعالى أي كات الرحمة بوهم عالم كأوندت من بياك لقل مامي خوشويستيا أبو طالب خوالي الرازي بيه كأي بابر وشام للرقاد أبو حيري رائبي قاولة كان شندين سالة متابعي إنجيلك متابعي آسمانك لحالة مراقبايا بهاتني في غنبري خوا مجدو مزجيني بدا أم راهبة لو سفري بيغمبري خوا برو الشام لقل قريش تجاري مكة ومامي بريزيا لو كاتا كلا أدن لو شنو لو منطقة أشكوتك لي بحيري رايب خيريكي كنارجيري عبادة بوا كخلق كأبيني خدمة كاركاني خوي أن يري لبرون أو قافلا بو بانكن ودعوة يعني كان هم قافلة كتين بلان بيغمبري خوا صلى الله عليه وسلم بتمن من دالة أبو طالب الله تولى قل أم جماعتي ترى تمنت من دالة تيكري أمبيا وأنا مبا لقل أوانا با بمين روا همو سادات قريش أرونا لا بحيري الرايب بحيري الرايب سيرك عليه كيما ولا حي لا أو قافلة همو يان بابين شون كان من خوم حرق أن يرم سربرشتي بكن هيشتان لين نتزن وزررتان بينا جينا الله بعض كويلة ما ويكك لا هندق سادات خومان من دالة نطمان باتي كلي جوركان نبن وتي أبي هميان بانكن هميان بانكر بيغمبري خوا صلى الله عليه وسلم هرماوة لوي وتي إلا كسيكتان ماو وتي أو كسا كماوة برازاكي من قينا بالي بحزناك انتي كلي
ئەم مەجلیسە بێ بەر حاڵەتی نەخێر ئەو زاتە هەر ئەوە بێت چونکە من هەدەفەکەم ئەوە بەر حاڵ هاتن دانیشتن لە پاشان بوحەیرای ڕای بە مامەی وتی ئاگادار بە ئەبوو تالیب کۆمەڵە پرسیارە لێ یەکەم وەڵام بەرەوە من لەو کاتەوە کەیوە هاتوون و بەیراتی ئەپەڕن هەموو ساڵە تەجروبەتان نەکەم ئەم ساڵ ئەو تەجروبەی منە بەڕاستی گەشتم بە هەدەفی خۆم یەکێکتان لەگەڵایە هەورێک بەڕاسەروێتی سێبەری بۆکە لە هەر کوێ دانیشێ لە هەر کوێ بڕوا هەورێک بەسەروێتی پەڵە هەورێک سێبەری بۆکات اللهم صل وسلم وزد وبارك عليك وعلى آلك وأصحابك يا سيدي يا رسول الله أفرميت أو كرة جنجا أما علامة نشاني عاقبة خيرية نبوة الرسالة چیتە مەوتی کوڕی خۆم وتی نەخێر کوڕی خۆت نییە ڕاست جوابم دەرەوە وتی باوکی نەماوە باوکی پێش لە دایکبوونی خۆی وەفاتی فەرمووە وتی تەواوە قسەکەت کۆمەڵ علامات و نیشانەی لێ پرسی دوایی بۆی دەرکەوتی ئەمە پێغەمبەری آخر زەمانە مەی بە بۆ شام یەهود پێی بزانن ئەیکوشن جا ئەو بوو ئەبوو تاالب بەپەلە گەڕاوە بەر حاڵ ئەمانە پێغەمبەری خوا خۆی فەرمیەتی ئەمانە هەمووی مزگێنی و مژدەیە باسی زکریاتی لە دایکبوونی پێغەمبەری خوایە لە سیرا وارد بووە هاتوو ئاماژەی پێکراوە ئیتر موسڵمانان و ئیمانداران کاتێکەوە هەڵ ئەسن مەجلیس ئەگرن لله وفی الله باسی ئەم زکریاتەکەن باسی کەسادی پێغەمبەر نازدارەکەن بە وەچەکان و بەنەوەکانی ئەناسێنن ئەمە بۆ حرام بێ و بۆ گەعدە بێ و بۆ گۆرانی وتن بێ هەی خوا بتان گرێ بە غەزەبی خۆی ئەمە بەڕاستی تاوان و مەعسیەتە بەرامبەرم پێغەمبەرەکەن گوناح نییە مەجلیسێک کە باسی پێغەمبەری تا بکرێت کە باسی گەورەی پێغەمبەری تا بکرێت قورئان و ذکر و سڵاوات و ئەمەی تا بکرێ قەسیدە و مەدائی تا بکرێ خۆمە شتێک نییە هەر میلەتی کورد کردبێتی وەڵڵاهی سەحابە و تابعین و تابعی نەمایان کردووە یعنی سە تۆ معقولە بڵێ کەسێکە هەڵ ئەسێ ماوەسا مەلا کەریمی و دەڕیز بۆ نمونە ماوەسا مەلا باقری بالیکی حەزەتی کاک ئەحمەدی سلێمانی مەولانا خالیدی خۆمان کە شیعریان و تۆ باڵای پێغەمبەری خوا ئەبێ ئەمانە تۆ بڵێ لەگەڵ لۆتیەکە کە گەعدەی و گۆرانێکە ئەمە ئاوایە ئەو شاعیرانەی کە ئەمڕۆ مەداعی پێغەمبەری خوا و شیعری مەولانایە و نالیە و ناریە و مەحویە شیعرەمانەی خوێن ئەم زاتانە کە مەسەلەی لە کوردەواری خۆمانە یا پێشتر شیعری كعبي كوري زهيرة حزدي علي حزدي عبد الله كوري عباسة أمانة مش شعران والله بيغن بورا كان بيغمبري إخوان صلى الله عليه وسلم يعني يكبيك الصحابة بيغمبري إخواننا ومزقوتا من بريدا ناوى بو حساني كوري ثابت فرميتي حسان ورا مدحي منك لنا ومزقوتا خوابت قريه تو حسان شبهيني بقعدتيك وبلوتيك أما تاوان ومعصيته بويا شن صالة ولا موزاناني إيه ملا سر أمني سدواون مزديسك ماي الرحمة بو ولاد بو نشتيمان بو هر مالتيا بقري بو هرشونتيا بقري بلام بطريق الشرعي بطريق دروس نك شرعي تيابي نك تاواني تيابي نك ظلمي تيابي نك فرق جوازي تيابي نك حرام تاواني تيابي مجيز أقربو بيغمبر بيو باس يادي بيغمبر بيو لحد شي مجيس مبارك ترى چونکە مەجیسی ذکرە ئەو مجیسەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله مەلائکە چوار دەورێکە ئەو مجیسەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باخی بەهەشتە بەڵام مەجلیسی گەعدە بەڕاستی چاڵی جەهەنەمە دەک خوا بتخاتە جەهەنەم تاوانباری مەعسیەت کار جینایەت کار بەرامبەر پێغەمبەری خوا کە ئەڵێ ئەمە گەعدەیە و مەجلیسی گەعدەیە والله خوالیان قبوڵ ناکا کە میلەتێک خەڵکێک کە بە عیشق و ئەوینی پێغەمبەر لەسەر عیشق و ئەوینی پێغەمبەری خوا گۆش کرابێ تۆ بێ سار دیکەیتەوە بڵێ هەمان خەریکی چین ئەم تاوان و مەعسیەت دەیکەن بەڵام زاڵم ستەمکارەکان تاغوتەکان بە وەلی ئەمر بزانی مجلیسی ئەوان بە بەرەکەت بزانی دانیشتن لەگەڵەوانە بە بەرەکەت بزانی دەک خوا خەزاڵت دکا بە خاتری ئەو پێغەمبەرە نازدارە کە بەم شێوازە بیرەکەیتەوە عەقیدە و بیر و باوەڕی خەڵکی بەم شێوازە تێگەدەی خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقیبەتمان بەخێر بگێڕی خوایە لێت ئەپارڕێینەوە لەبەر خاترێ و پێغەمبەرە نازدارە لەبەر جاه و مەقامیە و پێغەمبەرە نازدارە خوایە لەبەر ئەو پێغەمبەر لە خۆمان و باوک دایکمان خۆش بە خوایە لەبەر ئەو پێغەمبەرە عەقیدەمان سەلامەت کە باوەڕمان سەلامەت کە باوەڕمان جێگر کە دڵ و دەروونمان پاک کەرەوە خوایە لەبەر خاتری ئەو پێغەمبەرە مەقامی ئەو پێغەمبەرە جاه و مەقامی ئەو پێغەمبەرە خوایە لێت ئەپارڕێنەوە بە ئیمانە و بمانژێنەوە بمان بێنەوە زیندومان کەرەوە
خوایە لەبەر جاه و مەقامی ئەو پێغەمبەرە شیفای نەخۆشەکانمان بە، خوایە ڕەحم بە پیرەکانمان بکە، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجەکانمان بە پەروەردگارە یا ربی، خوایە لەبەر جاه و مەقامی ئەو پێغەمبەرە نازدار عاقیبەتمان بەخێر بگێڕە، خوایە عاقیبەت شەڕمان نەکەی، خوایە سوئی خاتیمان پێ نەبەخشی، خوایە حوسنی خاتیمان پێ بەخشی، خوایە ئەوەی لە جاه و مەقامی ئەو پێغەمبەرە ئەدا کە تۆ بەرزت کردێتەوە، کە تۆ مەقامی پێداوە، خوایە لە دنیا و لە قیامەتا سووک و ڕسوایکەی، نابوت و قێزەونیکەی، شخصیاتی بڕوشێنی وەک شخصیاتی هەندێکیانت ڕوشاندووە بەڵام کە حیا نەبوو بەڕاستی ئینسان هەموو شتێکە، خوایە بێحەیاتیان کەی، خوایە ئەوانەی کە بەرامبەر ئەو پێغەمبەرە بێئەدەبن بێحەیان، خوایە بێحورمەتیان کەی یا ربی، خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی، خوایە وڵاتمان ئاوەدان کەیتەوە، خوایە زوڵم و ستەم و خیانەت لە وڵاتمانە نێڵی، خوایە وڵاتمان پڕ هەرزانی فەرعیکەی، خوایە دڵی ئەم میلەتە خۆشکەی، خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکەی یا ربی، خوایە بە ئیمان و ماژێن و مان بە زیندومان کەرەوە یا ربی، خوایە لە ڕۆژی قیامەتشا ئەو پێغەمبەرە نازدارە بانگمان بکە، دەرمان نەکە، بەو دەستە مبارەکانەی ئاوی کەوسەرمان باتێ لەسەر حەوزی بەهشت و چیمەنەکانی بەهشت پەروەردگارە یا ربی، خوایە کار بەدەستی وڵاتمان بە ئیسلاحکەی یا ربی، خوایە گیان ئیمان و ئیسلام خەرە دڵیانەوە یا ربی، خوایە بە ویجدانێک بەرامبەر بە میلەتە یا ربی، خوایە زوڵممان لێکا، ستەممان لێکا، نانمانە بڕێ، قوتمانە بڕێ یا ربی، خوایە گیان بەرامبەر بە میلەتە خائینە، خۆ فرۆشە، نیشتمان فرۆشە، خوایە ئەگەر شیاوی دایدە خوای دایدی، ئەگەر شیاوی دایت نیە خوایە عالیەها سافیلەها، خوایە ژێر و ژووریکەی، خوایە لە کۆڵی ئەم میلەتیان کەیتەوە، ئەوەی کەوا زوڵم لەم میلەتەیەکە، ئەوەی خیانەت بەرامبەر بە میلەتە، خوایە ئەو دەرو دراوسیانەی ئێمە کە چاویان بەم تۆزە پارچە هەڵ نایە کە ئازادە خاوەنی گیانی خۆیەتی بەرەو لوتکە هەوڵەدا یا ربی، خوایە تۆ بارانمانەکەن، وڵاتمان وێرانەکەن یا ربی، خوایە گیان لیان قبوڵ نەکەی یا ربی، خوایە گیان لیان قبوڵ نەکەی یا ربی، خوایە لیان قبوڵ نەکەی يا ربي خوایە دعاءكان قبولك عاقبة ما بخير بيرا آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.